الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سورة قريش سورة مكية. إتر هم بيدوتي قريش هم بيدوتي لإيلاف قريش لجرينكترين مبستكاني أو سورة أو يكوا ببير هنا نوي نعمتي رب العالمين بتايبتي بسر أهل مكة بتايبتي بسر أهل مكة. دیارە نیعمەتکردن لەلایەن خوای گەورە سوبحانەه وتەعالا لەگەڵ بەندەکانی بە شێوەی ئەوەی کەوا هەم زیانیان لەسەر لادەدا هەم ئەوەی کە نەفعی وانی تێدایە لە بۆیان دەستەبەر دەکا. لێیە لە پێش ئەوە لە سوورەتی ئەلفیل خوای گەورە باز لەوە دەکا ئەو مەفسەدە و ئەو زیانەی کەوا بەرەو با بڵێن ڕووی ئەوان دەهات و خەریک و بەرۆچیان بگری خوای گەورە تێشی شکاند و لەوانی دەفع کرد. لێرەشدا ئینجا باز لە ناز و نیعمەتی خۆی دەکاتن کەوا بە شێوەیەک بەسەریدا باراندینە. لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف. بەڵێ بەڕێزان ئیلاف یان لە ئولفە و لە ئیجتیماع هاتیە یان لە ئیلف و تەعەود هاتیە، بە هەردوو شێوەش لێک دەدرێتەوە. واتە قوڕەیش خوای گەورە نیعمەتیش لەگەڵ کردبوون بە بەرەکەتی ئەو جێگای کە ئەوان تێدا دەژیان بۆی کەوا با بڵێن مجتەمیع بوون، تەفرەقە لە نێوانیان نەبوو، هەمویان یەکدەست بوون و هەروەها هەمووشیان تەعەودیان کردبوو لێ ڕاهاتبوون لەسەر ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەه وتەعالا ڕێگای تیجارەتیانی لە بۆ خۆش کردبوو. لإيلافهم رحلة الشتاء والصيف. بۆی کەوا طبعا ئەوان لە مەکەدا دەژیان قوڕەیش لە مەکەش نا خاکێکی کشتتوکاڵیە زراعەت تێدا بکەن نەخاوەن حەیوانیشن، بەڵام بەو تیجارەتێک کە خوای گەورە لە بۆیان ڕەخساندبوو ئەوان لێ ڕاهاتبوون لەو ناز و نیعمەتە هەم یەکدەست بوون هەم تەعەودیشیان کردبوو لەسەر ئەو تیجارەتەی کە دەیان کرد. رحلة الشتاء والصيف. بە زستانان دەچوون بەرەو یەمەن، بە هاوینانیش بەرەو شام دەچوون. ئیتر خوای گەورە جەوە چوای لە بۆ ڕەخساندبوون کەوە ئەو تیجارەتەیان بەردەوام بیتن. لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف. دیارە لامەکە لێرە بە چەند شێوەیەک لێک درایتەوە. لإيلاف قريش لەبەرچی لإيلاف کە لێرە هەندێک لە زانان دەفەرمون مەوسوولە بەوەی پێشە خۆی، واتە ئەوەی کە بەسەرمان هێنان لە ئەصحاب الفیل کوتێکمان شکاندن لەبەرچی بوو لإيلاف قريش، تاوەکو ئەو تیجارەتێکەوە قوڕەیش خوای گەورە وەکو نیعمەتێک پێیانی بەخشی بوو تاوەکو ئەوەی ئەوان لەسەری تەعەودیان کردێ و لێ ڕاتینە بەردەوام بن. ئەصحاب الفیلمان تێکشکان فعلنا ما فعلنا بأصحاب الفیل لإيلاف قريش. ئەوامان بەسەر هێنان تاوەکو ئەوەی ئەوان ئولفەتیان پێوەگرت لە تیجارەت بەردەوام بن و لێیان تێک نەچی. وياخذ هەندێک لە زانان دەفەرمون لامی تەعەجوبە، واتە ئیعجەبوا لإيلاف قريش. بەڕاستی سەرتان سۆڕ ببینێ لەوەی کەوە ئەو هەموو ناز و نیعمەتەی خوای گەورە لەگەڵ کردینە، ئەو هەموو تیجارەتەی دەکەن لە کاتێکدا کە موشریکیشن. و هەروەها بە شێوەیەش کەش لێک درایتەوە دەڵێن علاقەی بە پاشەخۆی هەیە، یعنی فليعبدوا واتە فليعبدوا هؤلاء رب هذا البيت لإيلافهم رحلة الشتاء والصيف. ئەگەر ئەوەی ئەوان تەعەودیان لەسەر کردیە خوای گەورە پێیانی بەخشیە ئەو تیجارەتیان بەردەوام بی دەی بە پەروەردگاری ئەو پەروەردگاری کەوە پەروەردگاری ئەو بەیتەیە کە لە شێرسایی ئەو بەیتەدا ئەوان ئەو تیجارەتەی دەکەن دەی بە ئەو پەروەردگارە بپەرستن. بەڵێ ئیتر دەفەرمی لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت. طبعا ئەوان لەو تیجارەتە کە دەیان کرد ئەوەندی مەسەلەن مەکە بە حکمی ئەو بەیتەی کە تێیدا بوو لە هەموو دەوروبەریان مەشاکل و گرفت و شەڕ و ئاشوب هەبە لە ناو مەکەی هیچ نەبوو لەبەر حورمەتی ئەو بەیتەی کە موشریکانیش بەڕاستی بە گەورەیان دادەنا. هەتا لە سەفەریش کاتێکەوان دەردەچوون لە بۆ خارجی مەکە کە دەیانگوت ئەوانە ئالی حەرەمن عینی بە هەمان شێوە ئەمین بوون، کەس دەست درێژی نەدەکردە سەریان. لۆیە فليعبدوا رب هذا البيت. دەیکەواتە ئەوان ئەوەنانی ئەو بەیتەیە دەخۆن دەی بە پەروەردگاری ئەو بەیتە بپەرستن. فليعبدوا رب هذا البيت کە بە سەبەبی ئەو بەیتەیە ئەوان
ئەو تیزارەتیان بەردەوامە لەو ئەمن و ئەمانەیدا دەژیان لە هاتوچۆشیان هەر ئەمینن لە هاتوچۆشیان هەر ئەمینن. جا وەکو دەڵێ بەڕاستیەوە ئیشارەتە لە بۆ ئەو پەڕی قودرەتی پەروەردگار سوبحانەه وتەعالا ئەگەر شتێکی بوێ شتێکیش لە بۆی دەکاتە سەبەب لەبەرەوەی هەموو تەدبیری ئەو بوونەوەرە هەمووی لەلایەن ڕەب العالەمینە بە هەر شێوەیە کە بێوێ کەسێک عەزیز بکە عەزیزی دەکا بیوێ کەسێک دەلیل بکە زەلیلی دەکا هۆکارەکەشی لە بۆ دەڕەخسێنی. ئیتر ئەوە چمان لە بۆ چ قەناعەتێکمان لۆ دروست دەکا ئەو قەناعەتمان لۆ دروست دەکا کەواتە ئەوەی خوا بیەوێ هەر ئەوە هەوە خوایە سوبحانەه وتەعالا ئەوەی کە بیەوێ ئەسبابیش لۆ مهەیە دەکا دەیکەواتە ئێمەی بەندە مادەم ئەوە ئیعتیقادمانە کە هەموو شتەکان لای ئەوە بڕیاری ئەوە دەیکەواتە ئەو پەڕی خۆشەویستیمان لە بۆ ئەو زاتە هەبی و ئەو پەڕی زەلیلی لۆ بنوێنین و ئەو پەڕی عیبادەتی لە بۆ ئەنجام بدەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.